سوپاس بۆ بەڕێستان تەبان دڵنیام لەوەی کە مەسلەی هێڵی سێهەم و پارێزگاریکردن لە سربەخۆیی سیاسی و لە ئاکتی دیموکراسیانە لە ساحەی سیاسی تورکایە ئێستا یەکێک لە هەرە گرنگترین ئەو شتانەیە کە هەدەپا بێ پارێزگاری لێ بکوە بەڕێز وەجەلانیش لە ڕاگەیەنراوەکەی خۆیان تاکیدی لێ ئەکاتەوە. تەسەورەکەم دەنگدان بە ئەردۆغان شتێکە زۆر لە دەرەوەی ئەم مەسەلەیە و تا ئەندازەیەک حتا بێلایەنی هەڵبژاردن لە پەیوەندیا بە و دەنگدانی ئەستەمبولەوە دیسان شتێکە لە دەرەوەی ئەم کێشەیە مەسلەی هێڵی سێهەم شتێکی زۆر گەورەتر و استراتیژی و درێژخایەنترە لەوەی کە ببەسرێتەوە بە ململانەیەکی سیاسی کاتی هەڵبژاردننی شارەوانی بینی جەهەپە و ئەکەپەوە و هەمیشە ینی هەستەکەم کە تاکیدکردنەوە لەسەر ئەوە زۆر گرنگە کە ئەو هەڤاڵانەی لە ساحەی سیاسی باکوورە سیاسەتەکەن و هەدەپە و سەرکردایەتی هەدەبە زۆر بە باشی لە پەیامەکانی ئۆجەلان تێگەن لە هەستیاری بارودۆخەکە تێگەن و لە ڕاستیە باشترین خوێندنەوە تەسەورەکەم بۆ پەیامەکانی بەڕێز ئۆجەلان ئەوان بتوانن پێشکەشی بکەن و دڵنیام ینی لە دەرەوەی هەموو شرۆڤە و لێکدانەوەیەکی سیاسی نە بەڕێز ئۆجەلان ئابەزێتە و ئاستا لە ئێستاە بە تایبەت باس لە دەنگدان بە ئاکپارتی بکرێت کە حیزبێک و حکوومەتێکی دەستسوورە بە خوێنی کورد و خەریکی جینۆساید و خەریکی قەتڵ و عامکردنی کوردانی باکوور و کوردانی ڕۆژ ئاوا و ئێستاش خەریکی لەشکرکێشێکی گەورەیە بۆ باشووری کوردستان. تەسەورەکەم هەڵەیەکی گەورەیە و خەونێکی زۆر بێماناشە هەندێک ڕاگەاندن بە شێوەیەک لە شێوەکان کردوانە بە بابەت و بە مەسلەیەک بە وروژاندن کە گوایە لە پەیامەکەی ئۆجەلان هیچ شتێکی وای لێ ئەخوێنرێتەوە کە کوردیا دەنگ بە ئاکپارتی بات یاخود بێلایەنی لەو دەنگدانەیە هەڵبژێرێت چکە کەوتنی ئاکپارتی بە جۆرێک لە جۆرەکان سەرکەوتنی پرۆسی دیموکراسی بە بڕوای من لە تورکایە و هەدەپەش زۆر بەباشی لە مەتێگا هەموو ئەو هۆڵانەی ئۆجەلا با بڵین ئەردۆغان لەم دواییەوە لە ڕاستیە بە ئاڕاستی ئەوایە کە بە هەر نرخێک بۆ ئەم هەڵبژاردنە بباتەوە و بیسەلمێنێت کە کێشەیەک لە هەڵبژاردننی پێشوا هەبووە و ئاستی دەنگدان و ئاستی با بڵین جەماوەری بوونی خۆی لە دەست نەداوە بەڵام تەسەورەکەم خەونێکە زۆر دوور لەوەی کە تەحقیق ببێ تەواوی قەناعەتم وایە کە ئاکپارتی بە دۆڕاوی لەو هەڵبژاردنە دێتە دەرەوە و بە دەستی کوردیش ئەو دۆڕانە تەسەورەکەم تا ئەندازەیەکی زۆر یەکلا ئەبێتەوە و قبولکردنی ئاکپارتی بۆ ئەو بەرەنجامەی کرد لەم هەڵبژاردننی ئەمجارەش ئەکەوێتەوە سەختتر ئەبێ لەوەی جاری پێشوو. بێگومان تا ڕادەیەکی زۆر تەسەورەکەم ینی خوێندنەوەیەکی ورتر و قوڵتر لەلایەن هەدەپەوە پێشکەش کراوە بۆ ئەو ڕاگەیاندنە و ئەوان زۆر بە باشتر وەکووتم لە پارێزەرەکانیشی تەنانەت وەلا ئەو فەزا سیاسی و با بڵین ئەو چاواشەکاریەی کە لە بارودۆخی سیاسی ئێستای تورکیا هەیە لە هەر لایەنێکی سیاسی باشتر ئەوان لە پەیامەکانی بەڕێز ئۆجەلان تێدەگەن و لە ڕاستیشە تەسەور ناکەم بەڕێز ئۆجەلانیش بیرکردنەوەی بگاتە و ئاستەی کە هەموو کارایی و چالاکی و با بڵین بڕیاردانێکی سیاسی لە حیزبێکی وشیار و ئاگا و کارایی وەکو هەدەپە وەرگێتەوە بۆ نمونە و لە زیندانەوە پەیامی ئەوە بنێرێت کە چ بڕیارێک دەربارەی هەڵبژاردننی تورکیا بدرێت تەسەورەکەم هەر خۆی بە شێوەیەک لە شێوەکان مەسەلەکە شێواندنێکی گەورەی تێدایە وەکووتم ئەوەی کە من تێگەم تا ڕادەیەکی زۆر پێداگریە لەسەر بەردەوامی لە سربەخۆیی سیاسیە و خەباتکردن بە پرەنسیپە دیموکراسیەکان و بەردەوام بوون لەسەر وە پشتیوانیکردنی ئۆجەلانە لە ڕاستیە لە سیاسەتی هەتا ئێستا و لە هەڵوێستی سیاسی و ڕەوتی سیاسی و کاری سیاسی هەدەپە هەتا ئێستا لە باکوورە کە دیدی ئۆجەلان بۆی ئەوەیە کە سەرکەوتوو بووە و دەیەوێت لە ڕووی استراتیژیەوە ئەم سەرکەوتنەوە ئەم سربەخۆییە و پارێزگاریکردنە لە هێڵی سێهەم وەکووتم مەسلەیەکی زۆر استراتیژی ترە لەوەی کە ببەسرێتەوە بەم هەڵبژاردنەوە دەیەوێت جەخت و پێداگری لەسەر ئەمە بکات لە ڕاستیە.